بسم الله الرحمن الرحيم. لو أنزلنا هذا القرآن على جبل لرأيته خاشعا متصدعا من خشية الله، وتلك الأمثال نضربها للناس لعلهم يتفكرون. صدق الله العظيم. بناوی خوای گەورە و میهرەبان، بناوی خدایەک جوانی بەخشی بە بەهار و بە گوڵ، ئامادەبوانی بە ڕێز و خۆشەویست، سڵاوی خوای گەورەتان لێبێ، ئێوارەتان باش. جارە دیکە شاری سلێمانی، پایتەختی ڕۆشنبیری و مەڵبەندی پێکەیاندنی کەسایەتی و ناوداران، بەو پەڕی شانازیەوە نوێیەمین فستیڤاڵی خاڵ بۆ خوێندنەوەی قورئانی پیرۆز لە ئامێزی خۆی دەگرێت و دەیەوێت لەم چەند ساتەدا بە بەرەکەتی کەلامی شیرینی ئیلاهی سوکنەت و ئۆقرەیی بە ڕۆحی ماندوو شەکەتمان بدەین. ئەم فستیڤاڵە و لەم شارەدا بەرهەمی بەرەکەتی خوداویستی کاک ئەحمەدی شێخ و زوهدی مەولانە خالید و دنیای عیرفانی مەحوی و هەستی کەمێنەی نالی و سالم و کوردی و هزری حاج تۆفیقی پیرەمێردا. ئەم فستیڤاڵە لەوەها شارێکدا قەڵەمە بە بڕشتەکەی شێخ محەممەدی خاڵ و دنیا جوانبینینەکەی گۆران و پاچی و سینە صافی مەلا مەحموودی بێخود و زێوەر و حەمدی و سەفۆت و چروستانی و بڕنەوەکەی شێخ مەحموودی مەلیکە. فستیڤاڵی خاڵی ئەمساڵ هاوکاتە لەگەڵ یادێکی گرنگ کە ئەویش یادی شەوڕەوی ئیسرا و میعراجی فەخری عالەم حەزرەتی محەممەد صلى الله عليه وسلم. چەند جوانە فستیڤاڵێک بۆ کەلامی زاتێک کە دەیەوێ خۆشەویستی خۆی میوانداری بکات کە مەگەر تەنها و تەنها زاتێکی وەکو حەزرەتی مەولەوی حاڵیمان بکات لە ئیسرا و میعراج و پێمان بفەرمێ ئیسرا واتە ڕێی چەند هەزار ساڵ، تەی چەند حیجابات، زاتی حەق کەلام سوئال جەوابات، چوو بوو دی کردی کریا دریاوە، هاتەوە هەڵقە هەر ئەلەریاوە. پاشانیش هەر حەزرەتی مەولەویە دەسێ بە تۆپەڵ ڕیشە سپێکەی خۆیدا دەهێنێت و ڕوو لە ئاسمان دەکات و دیمەنی هەور و باران دەبینێ. دەیەوێ ئەم خۆشەویستێ بشوبهێنێ بۆ فەخری عالەم و بفەرمێت هەورەکەی ڕەحمەت ڕووی سەمای کەرەم، سەڵات و سەلام کەیکەم ئێستەکەم، بێرێ و بڕێژێ و بدا بارمدا بەسەر مەزرعەی ڕۆحی خاتەمدا. لەم کاتەشدا حاج تۆفیقی پیرەمێرد لێ وەرگرێتەوە و بفەرمێ جەو مەزرعەی نور جۆشدا سەرە و ژوور، کوردستان پڕکە لە تۆفانی نور. جارێ دیکە بە خێراتنی مولایەکتان دەکەین. دەستپێک وتاری بە خێراتن لەلایەن بەڕێز مامۆستا گۆران عەباس بەڕێوەبەری سەنتەری گەشەپێدانی چالاکی لاوان بافەرمێت. بسم الله الرحمن الرحيم. لو أنزلنا هذا القرآن على جبل لرأيته خاشعا متصدعا من خشية الله. السلام عليكم ورحمة الله وبركاته أيها الحضور الكريم، نرحب بكم كل الترحيب. حللتم أهلا ونزلتم سهلا في مهرجان خال السنوي التاسع لقراءة القرآن الكريم الذي تستضيفه هذه المدينة الطيبة، مدينة الثقافة، مدينة السليمانية، التي طالما رتلت مساجدها منذ أن تأسست وإلى اليوم آيات الذكر الشريف. هذا المهرجان طبعا ينظم من قبل مركز تنمية النشاطات الشبابية وبرعاية من مؤسسة ناليا الإعلامية. مرة أخرى نرحب بكم كل الترحيب أيها الحضور الكريم. بادئ ذي بدء نبدأ مع كلمة مركز شعبة النشاطات الشبابية وتنميتها من قبل مدير المركز السيد غوران عباس، فليتفضل.
بەناوی خوای جوانکاری بوونەوەر بەڕێزان سڵاوی خوای گەورەتان لێبێ. خۆشەویستان بەڕێزان میوانانی قەدرگرانی نۆیەمین فستیڤاڵی نێودەوڵەتی خاڵ بۆ قورئانی پیرۆز، بەڕێز دکتۆر هەڤاڵ ئەبووبەکر پارێزگاری سلێمانی، بەڕێز شێخ عێرفان عەلی عەبدولعەزیز ڕابەری گشتی بزوتنەوەی ئیسلامی لە کوردستان، بەڕێز دکتۆر عومەر محەممەد نوێنەری تایبەتی ئەمینداری گشتی یەکگرتووی ئیسلامی کوردستان، بەڕێزان کەسایەتی و پیا و معقوڵ و تەواوی میوانانی فستیڤاڵی خاڵ، بەخێرهاتنێکی گەرمتان لێ یەکەین. سەنتەری گەشەپێدانی چالاکی لاوان وەک ڕێکخراوێکی ناحکومی قازانجنەویستی مەدەنی کە لە بواری لاوان و مافی مرۆڤدا کارەکات، ئامانجی پێگەیاندنی لاوی پێشەنگ و داکۆکی کارە لە مافەکانی مرۆڤ. سەنتەرەکەمان بە ئامانجی گۆڕانکاری ئیجابی و چاکسازی بنیادنەر هاتووەتە مەیدانی کاری ڕێکخراوەیەوە. لە ڕابردوو ئێستاشدا کار و چالاکیەکانی گەواهی و شایەتن بۆ ئەوەی ئێمە لەم بوارەدا پێشەنگ و کارا و کاریگەرین. سەنتەرەکەمان لە هەموو دەڤەر و شار و شارۆچکەکانی کوردستان بووەتە ماڵی کۆکردنەوەی لاوان بەبێ جیاوازی ئایدۆلۆژی و بیر و ئینتیمای سیاسی، خزمەتی ئەوانیش بووەتە خەم و هەمی ئێمە. بەڕێزان یەکێک لە چالاکیە هەرە جوان و نەوعیەکانی سەنتەر سازدانی فستیڤاڵی نێودەوڵەتی خاڵە بۆ قورئانی پیرۆز کە بە یەکەمین فستیڤاڵی نێودەوڵەتی دادەنرێت لەسەر ئاستی هەرێمی کوردستان و عێراقیش. خاڵ لە دیاریە ناوازەکانی سنتەری گەشەپێدانی چالاکی لاوانە کە ساڵانە لە پایتەختی ڕۆشنبیریەوە دەکرێتە خەڵات بۆ شەیدایانی پەیامی خودایی و دیاری بۆ عاشقانی دەنگی حەق و ڕاستی. سنتەر لە خاڵەوە پەیامی ئاشتی و تەبایی و ئارامی و پێکەوە ژیان بەیانەکات. خاڵیش ئاماژەیە بۆ نازناوی زانای گەورەی گەلەکەمان شێخ محەممەدی خاڵ، وەفایەکە لە بەرامبەر ئەو خزمەتە فراوانەی کە ئەم زانا و نووسەر و بیرمەندی گەورەی شاری سلێمانی پێشکەشی کردووە بە ئاین و ئەدەب و فەرهەنگ و فۆلکلۆری کوردی. خاڵێکە بۆ بەستنەوەی ئێستا بە ڕابردووی شاری سلێمانیەوە کە بە درێژایی مێژوو ئەم شارە یەکێک بۆ لە ناوەندە دیارەکانی ئاین و معریفە و ئەدەب و هونەر و فەرهەنگ و زانستخوازی. مەیدانی نیشتیمان پەروەری و بەرخودان و قوربانیدان بووە. هەروەها خاڵ ئاوێنەی ناخی درەخشان و ڕۆشنی کوردەواریمانە. لە ڕاستیدا قورئانیش پەیامێکی خودایە و بۆ ئاشتی و پێکەوە بوون و ئاشتەوایی و پاکژیان و ڕێزگرتن لە ماف و ئازادیەکانی یەکتر و بەدیهێنانی دادگەری و ژیانێکی جوان لە خزمەتیدا گەورەتر و جوانتر و سازگارتر دەبین. چونکە نوری قورئان تەسکینی ڕوح و ڕەونەقی هەست و فکرە. سەنتەر لە خاڵدا ڕای دەگەیەنێت ئێمە لەگەڵ بەهێزبوونی پایەکانی مەدەنیەت و دەستا و دەستکردنی ئاشتیانەی دەسەڵات و پاکسازی و چاکسازی ڕیشەیی داین، لەگەڵ شەفافیەت و دادپەروەری و سەروەری یاساداین و داوای باشکردنی ژیان و گوزەرانی هاوڵاتیانی هەرێمی کوردستانەکەین کە ساڵانێکە قەیرانی ئابووری تەنگی پێهەڵچینیوە و ژیان و گوزەرانی تاڵ کردووە، چونکە لە ڕاستیدا تاکی کورد شیاوی ژیانێکی باشتر و شایستەتر بوو، نەک دەسەڵاتی سیاسی گیرۆدەی ئەم هەموو ستەم و قەیرانەی بکاتەوە و بێباکیش بێت لە بەرامبەر سەختی گوزەرانی هاوڵاتیان و بەم شێوەیە خەمساردی بنوێنێت. لێرەوە داوا لە هەموو لایەنە سیاسیەکان و بەرپرسە باڵەکانی هەرێمەکەمانەکەین خۆیان بە بەرپرس بزانن لە بەردەم خوددا و خەڵک و مێژوودا بەرژەوەندی حزبی و کەسی وەلانێن و لە پێناو مرۆڤدا کار بکەن و مرۆڤ بکەنەوە بە چەق و تەواوی ئەو بەرژەوەندیانەی کە تاکوی ئێستا میلەتیان لە پێناودا بەکارهێناوە بیخەنەوە خزمەتی مرۆڤ. لەمە زیاتر هاوڵاتیانی بەشخوراوی هەرێمی کوردستان نەکرێنە سوتەمەنی ململانەی سیاسیەکان، پێویستە خزمەتکردن بکرێتە بەرنامەی ژیان و دادگەری بکرێتە بنەمای بەڕێوەبردنی وڵات و دڵسۆزیش سمبولی کار بێت بۆ هەمووان. فستیڤاڵی خاڵ کە ساڵانە و بە هاوکاری خێرخوازان و کەسایەتی و کۆمپانیایە نێوخۆیی و دام و دەستگا ئیداریەکان ئەنجام دراوە، وا پێویست دەکات
کە سپاس و پێزانینی خۆمان ئاراستەی هاوکاری و پشتیوانیەکانیان دەرببڕین. لەو نەوهەمین فستیڤاڵی خاڵدا سپاسی بەڕێز شاسوار عەبدولواحید دەکەین وەک سپۆنسەری سەرەکی فستیڤاڵ و دامەزراوەی میدیایی نالیا و هەر یەک لە بەڕێزان پارێزگاری سلێمانی و سەرۆکی ئەنجومەنی پارێزگا و بەڕێوەبەرایەتی ڕۆشنبیری سلێمانی و کارگێڕی ئیدارەی تەلاری هونەر و دام و دەستگا پەیوەندیدارەکان بە پاراستنی ئاسایشی میوانانی فستیڤاڵ. جێگای خۆیەتی سپاسیەکی تایبەتی بەڕێز عومەر بەرزنجی باڵوێزی عێراق لە فاتیکان بکەین کە هاوکارێکی باش بوو لە وەرگرتن و پێدانی ویزای گەشتکردن بۆ میوانانی دەرەوەی عێراق. لە کۆتاییدا دەمانەوێت تایبەتمەندی نۆهەمین فستیڤاڵی خاڵ بۆ ئێوەی بەڕێز بەیان بکەین کە ئەم ساڵ پێمان باش و تەواوی بەشداربووان لە لاوان بن و ئێستایەکی گەش و ئایندەی گەشتریان بۆ دەخوازیین. بە ناوی ئێوەی بەڕێزیشەوە بە خێرهاتنێکی گەرم و شایستەیان لێ یەکەین. سپاس بۆ ئامادەبوونتان. سەنتەری گەشەپێدانی چالاکی لاوان نیسانی 2018 سلەیمانی. زۆر سپاس. زۆر سپاس بۆ مامۆستا گۆران عەباس بەڕێوەبەری گشتی سەنتەری گەشەپێدانی چالاکی لاوان. هەتا تەجەلەی خودا لە عالەمە بکا زهور باگری گوڵی چەمەن چیا بێنەتە کێوی توور فریشتە و ئادەمی دەڵێن هەتا بەد لە خوار و ژوور سەڵاتی حەق لەسەر شەهێ کە شەق ئەکا قەمەر لە دوور سەلامی حەق لەسەر مەهێ کە ئەسپی خۆر لە غارەکە. ئامادەبانی بەڕێز وتاری دووەم لەلایەن زۆر بەڕێز دکتۆر کۆچەر عومەر ڕێخەری گشتی فستیڤاڵ بافەرمێت. مع جزيل الشكر للأستاذ جوران عباس مدير مركز نشاطات الشباب. والآن نستمع سوية لكلمة الدكتور كوتشر عمر المنسق العام لمهرجان خال السنوي التاسع لقراءة القرآن الكريم، فليتفضل. السلام عليكم ورحمة الله وبركاته. ئامادەبانی بەڕێز میوانان و قورئان دۆستانی نۆهەمین فستیڤاڵی نێودەوڵەتی خاڵ، سڵاو و ڕەحمەت و بەرەکاتی خوای پەروەردگارتان لەسەر بێت. بە خێراتنێکی گەرمتانەکەین بۆ نۆهەمین فستیڤاڵی نێودەوڵەتی خاڵ بۆ خوێندنی قورئانی پیرۆز کە یەکێکە لە جوانترین و ناوازەترین فستیڤاڵی قورئانی لەسەر ئاستی عێراق و ناوچەکە. ئامانجی ئێمە لەم فستیڤاڵە ئاشناکردن و ناساندنی ئەم هونەرە جوانەی قورئان خوێندنە بە تاکی کورد کە ئێستا لە جیهاندا گرنگیکی زۆری پێئەدرێت بە سازکردنی ئاهەنگ و پێشبڕکێی جۆراوجۆر لە خزمەتکردنی ئەم بوارەدا. ئەم ساڵ سەرەڕای ئەو هەموو قەیرانە سیاسیە و ئابوووریانەی کە بەرۆکی هەرێمەکەمانی گرتووە، خوای گەورە تەوفیقی داین کە بتوانین ئەم کاروانە بەردەوام بێت لە پایتەختەکەتان، پایتەختی ڕۆشنبیری کە نیشانەی زیندوێتی و گەورەی ئەم شارەیە لە هەموو بارودۆخێکدا. بەڕێزانم، ئەمەوێ لێرەوە سوپاسی هاوڕێ و برای بەڕێزم کاک شاسوار عەبدولواحید بکەم دوور لە هەموو مجامەلە و مزایدەیەکی سیاسی کە بۆ پێوەی قورئان مڵکی هیچ کەسێک نییە کە بەڕێزیان سەرجەم تێچووی مادی فستیڤاڵیان گرتە ئەستۆ ئەم ساڵ بە خۆشحاڵیەوە لە نۆهەم ساڵی تەمەنیدا کە تەنها ئەم ساڵ نییە بەڵکو ساڵانی ڕابردووش بەڕێزیان و دامەزراوی میدیایی نالیا و کۆمپانیای نالیاش بە هەمان شێوە هاوکارێکی بەردەوامی فستیڤاڵەکەمان بوون. هەروەها یەکێکی تر لە گرفتە جدیەکانی فستیڤاڵی ئەم ساڵ کێشەی سەرڕای کێشەی مادی، کێشەی وەرگرتنی ڤیزا بوو بۆ میوانەکانمان. ئەوە بەهۆی گەڕانەوەی فڕۆکەخانەکانی هەرێمی کوردستان بوو بۆ ژەڕ کێفی حکوومەتی فیدراڵ. بەڵام بە فەزلی خوای پەروەردگار و پاشانیش بە هاوکاری برای بەڕێزم کاک شێخ عومەر بەرزنجی باڵۆزی عێراق لە فاتیکان توانیمان ڤیزای میوانەکان دابین بکەین. سوپاس بۆ هەر کەسێک و بۆ هەموو لایەنێک کە بە بچووکترین شت تاوەکو گەورەترین شت هاوکاری و خزمەتکاری قورئانیان دووپات کردەوە. گرنگ پاداشتی دنیا نیە بەڕێزان، بەڵکو ڕەزامەندی خوا لەسەر و هەموو شتێکەوەیە.
هەروەها سوپاس بۆ دامەزراوی میدیایی نالیا کە ئەم ساڵ وەک ساڵی ڕابردوو سپۆنسەری سەرەکی میدیاین و فیستیڤالی خاڵ ئەم ساڵ بە کەناڵی NRT عەرەبیشەوە دەگوازرێتەوە کە شانبەشانی کەناڵەکانی تر دەنگی فیستیڤالی خاڵ دەگات بە وڵاتانی ئیسلامی و عەرەبی. دووبارە بەخێر هاتن، خوای گەورە کورد و کوردستانمان بۆ پارێزێت، ئارامی و ئاسایش بەرقەرار بێت. وەسەلام عەلەیکوم وەرەحمەتوڵڵاهی وبەرەکاتوه. زۆر سپاس بۆ دکتۆر کۆچەر. کۆتا وتار کە دواتریش دەسەکرێت بە مەراسیمی خوێندنی قورئانی پیرۆز. کۆتا وتار وتاری زۆر بەڕێز ئەندازیار وشا ڕەسوڵ کە بەڕێزیان سەرپەرشتیاری گشتی فستیڤاڵن با فەرمێت. شكرا للدكتور كوتشر عمر المنسق العام للمهرجان. والآن نستمع للكلمة الأخيرة التي سيلقيها علينا المهندس هشيار رسول المشرف العام على المهرجان، فليتفضل مشكورا. بسم الله الرحمن الرحيم. إن هذا القرآن يهدي للتي هي أقوم ويبشر المؤمنين الذين يعملون الصالحات أن لهم أجرا كبيرا. مامۆستایانی بەڕێز، میوانە خۆشەویستەکان، ئامادەبوانی نۆیەمین فێستیڤاڵی نێودەوڵەتی خاڵ بۆ خوێندنی قورئانی پیرۆز، سڵاوی خوای گەورەتان لێبێ. خۆشحاڵ و شەرەفمەندین کە خوای گەورە ڕزقیاوین و جارێکی کە لە تەلاری هونەرەوە پێشوازی ئەکەین لە پۆلێکی کە لە خاوەنی گەروە تەڵاینەکان لە وڵاتانی ئێران، میسر و تەنزانیا و هەرێمی کوردستانەوە. بە ناوی هەمووانەوە بە خێراتنی گەرم لەو مامۆستا بەڕێزانە ئەکەین. هیوایارین کە لەم کەشە بارگاویە قەیراناویەیە بۆ چەند ساتێ ڕۆحەمانووەکانمان باد لە شەقەی باڵ و ئازاد بێ. بە تەڕووبڕی قورئان لێوە وشکەڵاتوەکانمان پاراو ببنەوە و معنەویاتە ڕووخاوەکانمان جارێکی کە بێتەوە تایم و بە قورئان خوێنەکانمان بڵێین ئەریحنا بیها یا بیلال. ئامادەبوانی بەڕێز، فێستیڤاڵی ئەم ساڵمان هاوکاتی دوو یادی گەورە و مەزنە. یەکەمیان بەخششی خوایە بۆ ئوممەت، دووەمیان ستەمی زۆردارە بەرامبەر میلەت. لە سیانزەی مانگە کە یەکەمین ڕۆژی ئەم فێستیڤاڵەیە، یادی خەڵاتی خواییە کە ئیسرا و میعراجە. بەرزترین پلە و خەڵاتێکە بۆ هەموو مرۆڤەکان و بە نوێنەرە بەڕێزەکەی کە ڕەسوول اللهە صلی الله عليه وسلم. سبحان الذي أسرى بعبده ليلا من المسجد الحرام إلى المسجد الأقصى الذي باركنا حوله. بەمانای سازکردنی نوێیەمین فێستیڤاڵی خاڵ هاوکاتە لەگەڵ مینحەی ڕەبانی، ساڵیادی شەوڕەوی و بڵندبوونەوەی سەروەری مرۆڤایەتیە لە مزگەوتی حەرامەوە بۆ مەسجدی ئەقسا. ئیسرا کە تایتڵی سوورەتێکی قورئانە، دڵانەوە و دووبارە دەربڕینی پشتیوانی خواییە بۆ پێغەمبەر و شوێنکەوتوانی. لە دووەمین ڕۆژی فێستیڤاڵی ئەم ساڵیشمانە کە هاوکاتە لەگەڵ میحنەتێک لەلایەن مرۆڤێکی بێڕەحمەوە، میلەتێکی گەورە و موسڵمانی وەکو کوردی ئەنفال کرد. وإذا تولى سعى في الأرض ليفسد فيها ويهلك الحرث والنسل والله لا يحب الفساد. بەڵێ
مرۆڤە یاخیەکان کە نغڕۆ بوون لە تاوانە کە دڵیان قەتماغەی ستەمی لێنیشتووە بۆیە کۆراییان داهاتووە شەیتانیش ئیشەکانیان بۆ ئەڕازێنێتەوە واش ئەزانن باشیان کردووە لەوەش خراپتریان ئەوەیە ستەمکاریەکانیان بە دروشمی ئاینی پیرۆز ئەکەن بە شەرعیەتان بە قەتڵعامەکانیان بە ناوی ئیسلام و سوورەتەکانی قورئانەوە مەبەستیان بووە دوو نیشان بە تیرێکی ژەهراویان بپێکن لە لای خەڵکە بێ ئاگاکان ئەوە پیرۆزە و دەستیان سەوزە بێ لە لای ناحەزانی ئیسلامیش بابەتێکە بۆ ناو و ناتۆرە و بوهتان و ناشرینکردن سەرنجامیش ڕوونە ستەم دوابڕاوە و ستەمکارانیش ملپەڕاو دیارترین نمونە دیکتاتۆرەکەی عێراق بوو کە بە هەڵمەتی قەتڵ و عامی کوردان بە ناوی ئەنفالەوە صیفەتی ئەلقائید المؤمنی بەخۆی بەخشی ئەو بووە پەند و کوژراوانیش لە ژێر ناوی ئەنفالە گەیشتن بە نەمروی و شکۆ لای ئێمە و شەهادەت و بەهەشتی بەرین لای پەروەردگار لەمە و پێش و ئێستا و لە داهاتووشە هەر کەس و تاقم و حیزب و حکوومەتێ پەنا ببات بۆ قورئان و ئیسلام بۆ کوشت و بڕ ئەوە سەرنجامی لەو باشتر نابێ ئەم فێستیڤاڵەی ئەم ساڵ پەیامێکە بۆ ستەمکاران ئەوە ئێوە خەجاڵەتیتان بۆ مایەوە ئەوە تا لە شاری سلێمانیە کە شاری زانایان شاعیران ڕۆشنفیکران شۆڕژگێڕان و شەهیدانە لە تەلاری هونەرەوە لە فێستیڤاڵی خاڵی مفەسیری قورئانەوە پەیامێک ئەین بە جۆی ئەوانەی کە ویستیان قورئانمان لەبەرچاوخەن بە چریکەی دەنگی قورئان خوێنە نێودەوڵەتیەکان بە جۆگرتنی هەزاران کەس بۆ ئاەتە پیرۆزەکانی قورئان هەموو هەوڵە نەزۆکەکانتان فەشەلی هێنا سەنتەری لاوانی چالاک و بوێر و گەشەکردوەکانمان هەڵگرانی پەیامە قورئانیە کوردانەکەی خاڵی مامۆستایان وا نۆیەمین ساڵە قورئانی پیرۆز بە تام و چێژێکی نێونەتەوەیی ئەن بە جۆی عاشقانی قورئانە پۆل پۆل قورئان خوێن لە نەتەوە و وڵات و نەژادی جیاوازەوە ساڵانە ئەکەنە میوانی شاری هەڵمەت و قوربانی توێژی لاوانمان ئەڵێن لە سەردەمی تواننەوە و ونبوون و نەمانی ئینتیما و قەیرانی شوناسە ئێمە سەلمێنەری ئەوەین چەرخی ژیان هەرچۆن بسوڕێ تەنها قورئانە کە بتوانێ میحنەتەکانمان بکاتە مینحە پێمان ئەڵێن قورئانی پیرۆز ئەو ڕۆحەزینوەیە ئەو وزە بەخشەیە کە لە سەرمەرجیشە جارێکی کەم ماچی ژیانەوەمان پێ ئەبەخشێ هەر نووری ئەم قورئانە مەجیدە بوو کە دڕی یا بە تاریکی سەردەمی جەهالەت هاوڵانی کرد بە سەرداری ئوممەت قورئان باشترین پەنای بێ پەنایانە مانیفستۆی ئازادی خوازانە نمونەی ترین نەخشە ڕێگای ژیانە میوانە بەڕێزەکان بەرەکاتی خوێندنی قورئانیان فێستیڤاڵە ئەکەینە دیاری بۆ گیانی پاچی ئەنفالکراوەکان ئەما هەنگە دیاری بێ بۆ واریسە ڕەشپۆشەکانی ئەنفالکراوەکان لە سمود و شۆڕشی بێنازە خەڵات بێ بۆ گیانی هەموو شەهیدانی کوردستان مامۆستایانی ئازیز میوانە بەڕێزەکان جارێکی کە سوپاسی خوا ئەکەین بۆ ئەم بەخشە بەردەوامەی سوپاسی ئامادەبوونی میوانە بەڕێزەکانمان ئەکەین شێخ ڕەجا ئەیوب لە تانزانیاوە شێخ وەحیدی نەزەریان لە ئێرانەوە شێخ تەها نوعمانی لە میسرەوە هەروەها شێخ سەنگەر عەبدولقاهر لە هەولێری دێرینەوە و برای بەڕێزی قورئان خوێنی ناوداری سلێمانی و نێودەوڵەتی دکتۆر کۆچەر خوا ئەوان هەمویان سەرکەوتوو کات و ئێمەش لە بەرەکاتی ئەم قورئانە بەهرەدار کات ئامین
والسلام عليكم ورحمة الله وبركاته. 11 نیسانی 2018. زۆر سپاس بۆ برای بەڕێز ئەندازیار وشار ڕەسوڵ. بەڕێزان گوێی دڵمان دەکەینەوە و بە گوێی دڵ گوێبیستی کەلامی شیرینی خوای گەورە دەبین. فستیڤاڵ دەست پێ دەکات. ئەمساڵ 5 میوان لە فستیڤاڵدا بەشدار دەبن کە بریتین لە هەریەک لە بەڕێزان دکتۆر کۆچەر عومەر لە هەرێمی کوردستان، شێخ تەها نوعمانی لە وڵاتی میسر، هەروەها وحید نەزەریان لە وڵاتی ئێران، کاک سەنگەر عەبدولقادر لە هەرێمی کوردستان، هەروەها شێخ ڕەجا نوعمانی لە ببورن ڕەجا ئەیوب لە وڵاتی تەنزانیا. پێکەوە بە خێراتنی ئەو 5 بەڕێزە دەکەین. یەکەم بەڕێزیش کەوا دێتە سەر مەنەسە بۆ خوێندنی قورئانی پیرۆز، زۆر بەڕێز لە کوردستانی ڕۆژهەڵاتەوە هاتووە کە برای بەڕێزمان وحید نەزەریانە بە دەنگە زواڵەکەی دەیەوێ ئاپرژێنی دڵ و دەروونمان بکات و پێکەوە بە خێراتنێکی گەرمی ئەم قورئان خوێنە بەڕێزە دەکەین کە بەڕێزیان لە وڵاتی ئێرانەوە هاتووە، هەروە لەدایکبووی شاری کرماشانی کوردستانی ڕۆژهەڵاتە. بەخێر بێت و با بفەرمێت. شكرا جزيلا للمهندس هشام رسول المشرف العام على مهرجان خال السنوي التاسع. استمعنا كلمة منه ألقاها قبل قليل. الآن أيها الحضور الكريم نستمع سوية لآيات من الذكر الشريف يتلوها علينا القراء الأفاضل الذين انضموا معنا اليوم في المهرجان، وسبقني زميلي السيد عثمان سنجاوي بتعريف أسمائهم لكم. أولهم الضيف من جمهورية إيران الإسلامية الشيخ وحيد نظريان. السلام عليكم ورحمة الله. أعوذ بالله من الشيطان الرجيم. بسم الله الرحمن الرحيم. وتوكل على الحي الذي لا يموت وسبح
وكفى به بذنوب عباده خبيرا الذي خلق السماوات والأرض وما بينهما في 6 أيام ثم استوى على العرش ثم استوى على العرش الرحمن فاسأل به خبيرا وإذا قيل لهم اسجدوا للرحمن قالوا وما الرحمن أنسجد لما تأمرنا وزادهم نفورا وتوكل على الحي الذي لا يموت وسبح بحمده وكفى به بذنوب عباده خبيرا الذي خلق السماوات والأرض وما بينهما في 6 أيام ثم استوى على العرش الرحمن فاسأل به خبيرا وإذا قيل لهم اسجدوا للرحمن قالوا وما الرحمن أنسجد لما تأمرنا وزادهم نفورا
تبارك الذي جعل في السماء بروجا وجعل فيها سراجا وقمرا منيرا. وهو الذي جعل الليل والنهار خلفة لمن أراد أن يذكر أو أراد شكورا. وعباد الرحمن وعباد الرحمن الذين يمشون على الأرض هونا وإذا خاطبهم الجاهلون قالوا سلاما. وهو الذي جعل الليل والنهار خلفة لمن أراد أن يذكر أو أراد شكورا. وعباد الرحمن وعباد الرحمن
يضاعف له العذاب يوم القيامة ويخلد فيه مهانا يضاعف له العذاب يوم القيامة ويخلد فيه مهانا إلا من تاب وآمن إلا من تاب وآمن وعمل عملا صالحا وعمل عملا صالحا فأولئك يبدل الله سيئاتهم حسنات وكان الله غفورا رحيما والذين لا يدعون مع الله إلها آخر ولا يقتلون ومن تاب وعمل صالحا فإنه
والذين إذا ذكروا بآيات ربهم لم يخروا عليها صما وعميانا والذين يقولون ربنا هب لنا من أزواجنا وذرياتنا قرة أعين واجعلنا للمتقين إماما. أولئك يجزون الغرفة بما صبروا ويلقون فيها تحية وسلاما. خالدين فيها حسنت مستقرا ومقاما. قل ما يعبأ بكم ربي لولا دعاؤكم فقد كذبتم فسوف يكون لزاما. والذين يقولون ربنا هب لنا من أزواجنا وذرياتنا قرة أعين واجعلنا للمتقين إماما. أولئك يجزون الغرفة بما صبروا ويلقون
فصل لربك وانحر إن شانئك هو الأبتر صدق الله العظيم. أحسنتم. زۆر سپاس بۆ قورئان خوێنی بەڕێز کە باقەت بە دەنگەزۆڵەکەی ئاپورژێنی دڵ و دەرونی هەمومانی کرد. بەشداربووی دووەم بەڕێزان لە هەرێمی کوردستانەوە زۆر بەڕێز دکتۆر کۆچەر عومەر کە بەڕێزان لامان کادا ڕێکخەری فستیڤاڵەکەن و هەروەها بەڕێزیان لە 9 ساڵی پێشتردا ئەتوان بڵین سەرەتاش وەکو داهێنەری ئەم فستیڤاڵە بوون. ئەمڕۆژ بەڕێزیان بە دەنگەزۆڵەکەی ئاپرژێنی دڵ و دەروونمان دەکات. با بفەرمێت. عطر الله أنفاسك شيخ نظريان. استمعنا لآيات من الذكر الحكيم بصوته الشجي، والآن نستمع لآيات من الذكر الشريف بصوت الدكتور كوتشر عمر علي المنسق العام لمهرجان خال السنوي لقراءة القرآن. السلام عليكم ورحمة الله وبركاته. أعوذ بالله من الشيطان الرجيم. بسم الله الرحمن الرحيم. الرحمن علم القرآن خلق الإنسان علمه البيان. الشمس والقمر بحسبان والنجم والشجر يسجدان. والسماء رفعها ووضع الميزان. ألا تطغوا في الميزان وأقيموا الوزن بالقسط ولا تخسروا الميزان. والأرض وضعها للأنام فيها فاكهة والنخل ذات الأكمام. والحب ذو العصف والريحان.
خلق الإنسان من صلصال كالفخار وخلق الجان من مارج من نار فبأي آلاء ربكما تكذبان رب المشرقين ورب المغربين فبأي آلاء ربكما تكذبان مرج البحرين يلتقيان بينهما برزخ لا يبغيان فبأي آلاء ربكما تكذبان يخرج منهما اللؤلؤ والمرجان فبأي آلاء ربكما تكذبان الله أكبر بسم الله الرحمن الرحيم اقرأ باسم ربك الذي خلق خلق الإنسان من علق اقرأ وربك الأكرم الذي علم بالقلم علم الإنسان ما لم يعلم الله أكبر بسم الله الرحمن الرحيم بسم الله الرحمن الرحيم اقرأ باسم ربك الذي خلق خلق الإنسان من علق اقرأ باسم ربك الذي خلق خلق الإنسان من علق اقرأ وربك الأكرم الذي علم بالقلم علم الإنسان ما لم
بسم الله الرحمن الرحيم اقرأ باسم ربك الذي خلق خلق الإنسان من علق اقرأ وربك الأكرم الذي علم بالقلم علم الإنسان ما لم يعلم اقرأ باسم ربك الذي خلق خلق الإنسان من علق اقرأ وربك الأكرم الذي علم بالقلم علم الإنسان ما لم يعلم كلا إن الإنسان ليطغى أن رآه استغنى إن إلى ربك الرجعى إن إلى ربك الرجعى صدق الله العظيم. زۆر سپاس بۆ دکتۆر کۆچەر. بەڕێزان، وڵاتی میسر پێشەنگی وڵاتانی ڕۆشنبیری لە وڵاتانی عەرەبیدا پێشەنگێک لە مەقامات و هونەری سەردەمیانە. هەمیشە وڵاتی میسر یەکێ بۆ لە وڵاتانی کە لە فستیڤاڵی خاڵدا بەشداریەکی گەورە و گرنگی هەبووە. وڵاتی میسر وڵاتی کاتێک باس لێو دەکرێت دەنگانێکی وەکو شێخ عەبدولباست عەبدولسەمەد، محەممەد سیق مەنشاوی و محەممەد مەحموود تەبلاوی و دەیان و سەدان قورئان خوێنی بەناوبانگی جیهانی لەم وڵاتەدا هەبووە. ئەم ساڵیش لە نوێمین فستیڤاڵی خاڵدا بەشداری بوویەکی تایبەت لە وڵاتی میسرەوە دەوێت بە دەنگە زوڵاڵەکەی خۆی ئاپرژەنی دڵ و دەروونمان بکات. ئەویش قورئان خوێنی بەناوبانگ شێخ تەها نوعمانی کە بەڕێزیان لە وڵاتی میسرەوە میوانی ئەوەی بەڕێز و خۆشەویستە و قورئانی پیرۆزمان بۆ دەخوێنێت. بافەرمێت. شكرا جزيلا للدكتور كوتشر عمر علي، عطر الله أنفاسك دكتور. الآن نستمع لآيات من الذكر الحكيم يتلوها علينا ضيفنا العزيز من أرض الكنانة من جمهورية مصر العربية الشيخ طه النعماني، فليتفضل. السلام عليكم ورحمة الله وبركاته.
أعوذ بالله من الشيطان الرجيم. بسم الله الرحمن الرحيم. سبحان الذي أسرى بعبده ليلا من المسجد الحرام إلى المسجد الأقصى الذي باركنا حوله سبحان الذي أسرى بعبده ليلا من المسجد الحرام إلى المسجد الأقصى الذي باركنا حوله لنريه من آياتنا إنه هو السميع البصير. وآتينا موسى الكتاب وجعلناه هدى لبني إسرائيل ألا تتخذوا من دوني وكيلا. ذرية إنه كان عبدا شكورا. وقضينا إلى بني إسرائيل في الكتاب لتفسدن في الأرض مرتين ولتعلن علوا كبيرا. فإذا جاء وعد أولاهما فإذا جاء وعد أولاهما بعثنا عليكم عبادا لنا أولي بأس شديد فجاسوا خلال الديار وكانوا
ثم رددنا لكم الكرة عليه ثم رددنا لكم الكرة عليهم وأمددناكم بأموال وبنين وجعلناكم أكثر نفيرا إن أحسنتم أحسنتم لأنفسكم وإن أسأتم فلها وإن أسأتم فلها إن أحسنتم أحسنتم لأنفسكم إن أحسنتم أحسنتم لأنفسكم وإن أسأتم فلها فإذا جاء وعد الآخرة ليسوءوا وجوهكم وليدخلوا المسجد كما دخلوه أول مرة وليتبروا ما علوا تتبيرا إن أحسنتم أحسنتم لأنفسكم وإن أسأتم فلها فإذا جاء وعد الآخرة ليسوءوا وجوهكم وليدخلوا المسجد كما دخلوه أول مرة وليتبروا ما علوا تتبيرا إن أحسنتم أحسنتم لأنفسكم وإن أسأتم فلها
وليدخلوا المسجد كما دخلوه أول مرة وليتبروا ما علوا تتبيرا عسى ربكم أن يرحمكم وإن عدتم عدنا وجعلنا جهنم للكافرين حصيرا إن هذا القرآن يهدي للتي هي أقوم ويبشر المؤمنين ويبشر المؤمنين إن هذا القرآن يهدي للتي هي أقوم ويبشر المؤمنين الذين يعملون الصالحات أن لهم أجرا كبيرا وأن الذين لا يؤمنون بالآخرة أعتدنا لهم عذابا أليما ويدعو الإنسان بالشر دعاءه بالخير وكان الإنسان عجولا وجعلنا الليل والنهار آيتين فمحونا آية الليل وجعلنا آية النهار مبصرة فمحونا آية الليل فمحونا آية الليل وجعلنا
عدد السنين والحساب وكل شيء فصلناه تفصيلا. بسم الله الرحمن الرحيم. بسم الله الرحمن الرحيم. والسماء والطارق وما أدراك ما الطارق. النجم الثاقب. إن كل نفس لما عليها حافظ. فلينظر الإنسان مما خلق. مما خلق. فلينظر الإنسان مما خلق. فلينظر الإنسان مما خلق. خلق من ماء دافق يخرج من بين الصلب والترائب. إنه على رجعه لقادر. يوم تبلى السرائر فما له من قوة ولا ناصر. والسماء ذات الرجع والأرض ذات الصدع. إنه لقول فصل وما هو بالهزل. إنهم يكيدون كيدا وأكيد كيدا. فمهل الكافرين أمهلهم رويدا. والسماء ذات الرجع
فجورها وتقواها صدق الله العظيم. زۆر سپاس بۆ هەموو بۆ پێشوازیکردنتان لەم قورئانخوێنە بەڕێزە. ئەمساڵ یەکێک لە میوانە بەڕێزەکان کە یەکەمین جارێتی بەشدار دەبێت لە فستیڤاڵەکە لە شاری هەولێری خۆشەویستەوەیە. قورئانخوێنی بەتوانە برای بەڕێزمان کاک سەنگا عەبدولقادرە. بەر لەوەی جەنابی بفەرمێت حەزەکەم ئەوە بە ئامادەبوانی بەڕێز ئاشنا بکەم کە ئەم قورئانخوێنە بەڕێزە دەنگی ئەشوێتە سەر قورئانخوێنی بەناوبانگ شێخ عەبدولباست عەبدولسەمەد. هەروەیە لە شاری هەولێرە وا بانگی دەکەن دەڵێن عەبدولباستی کوردی. داوا لە عەبدولباستی کوردی دەکەین با بفەرمێت بۆ سە منەسەب. شيخ طه النعماني من جمهورية مصر العربية. شيخ النعماني عطل الله أنفاسك. مدينة السليمانية مدينة معروفة بأنها قريبة نوعا ما من خط الزلازل، حفظ الله السليمانية وأهلها، ولكن أضمن بأن صوتك الجهوري ما شاء الله أحدث زلزالا في القاعة بمقياس 9 درجات على مقياس ريختر. بارك الله فيك. نستمع الآن سوية لآيات من الذكر الحكيم بصوت الشيخ سنجر عبد القادر شاويسي. السلام عليكم ورحمة الله. أعوذ بالله من الشيطان الرجيم. بسم الله الرحمن الرحيم. إن يوم الفصل كان ميقاتا. يوم ينفخ في الصور فتأتون أفواجا. وفتحت السماء فكانت أبوابا. وسيرت الجبال فكانت سرابا. إن يوم الفصل كان ميقاتا. يوم ينفخ في الصور فتأتون أفواجا. وفتحت السماء فكانت أبوابا. وسيرت الجبال فكانت سرابا. إن جهنم
كانت مرصادا للطاغين مآبا لابثين فيها أحقابا لا يذوقون فيها بردا ولا شرابا إلا حميما وغساقا إلا حميما وغساقا جزاء وفاقا إنهم كانوا لا يرجون حسابا وكذبوا بآياتنا كذابا وكل شيء أحصيناه كتابا فذوقوا فلن نزيدكم إلا عذابا إن جهنم كانت مرصادا للطاغين مآبا لابثين فيها أحقابا لا يذوقون فيها بردا ولا شرابا إلا حميما وغساقا جزاء وفاقا إنهم كانوا لا يرجون حسابا وكذبوا بآياتنا كذابا وكل شيء أحصيناه كتابا إنهم كانوا لا يرجون حسابا وكذبوا بآياتنا كذابا وكل شيء
وكل شيء أحصيناه كتابا فذوقوا فلن نزيدكم إلا عذابا إن للمتقين مفازا حدائق وأعنابا وكواعب أترابا وكأسا دهاقا لا يسمعون فيها لغوا ولا كذابا جزاء من ربك عطاء حسابا إن للمتقين مفازا حدائق وأعنابا وكواعب أترابا وكأسا دهاقا لا يسمعون فيها لغوا ولا كذابا جزاء من ربك عطاء حسابا إن للمتقين مفازا حدائق وأعنابا وكواعب أترابا وكأسا دهاقا لا يسمعون فيها لغوا ولا كذابا
رب السماوات والأرض وما بينهما الرحمن لا يملكون منه خطابا يوم يقوم الروح والملائكة صفا لا يتكلمون إلا من أذن له الرحمن وقال صوابا ذلك اليوم الحق فمن شاء اتخذ إلى ربه مآبا إنا أنذرناكم عذابا قريبا يوم ينظر المرء ما قدمت يداه ويقول الكافر يا ليتني كنت ترابا ذلك اليوم الحق فمن شاء اتخذ إلى ربه مآبا إنا أنذرناكم عذابا قريبا يوم ينظر المرء ما قدمت يداه ويقول الكافر يا ليتني كنت ترابا ذلك اليوم الحق فمن شاء اتخذ إلى ربه مآبا إنا أنذرناكم عذابا قريبا يوم ينظر المرء ما قدمت يداه ويقول الكافر يا ليتني كنت ترابا صدق الله العظيم
دەستخۆشی بۆ برای بەڕێزمان کاکە سەنگەر کە باقەت بە هەڵەدا نەچوین کە پێمان دەڵێ کەوتراوە عەبدولباستی کوردی دەستی خۆش بێ یاخوا. ئەمە دەوانی بەڕێز پێتان ڕادەگەین کە سبەینێ لە هەمان کات و لە هەمان شوێنیشدا واتە فستیڤالەکە 2 ڕۆژ بەردەوام دەبێت. سبەینێش بە ئاماژەوە فستیڤالەکە بەردەوامی هەیە. کۆتا بەشدار بوو لە وڵاتی تەنزانیا. چەندین تیشوەر یاخ چەند تیشوەرێکی بڕیوە بەدی چەندین وڵاتیشی بڕیوە و سنووری چەندەها میلەتانیشی بڕیوە تاوەکو ببێتە میوانی هەرێمی کوردستان. ڕەجا ئەیوب لە وڵاتی تەنزانیاوە بەشدار دەبێت بۆ خوێندنی قورئانی پیرۆز. بەڕێزیان تاوەکو ئێستا بەشداری کردووە لە چەندین فستیڤاڵ و هەروەها لە سەردانی چەند وڵاتێکی کردووە لەوانەیەکەوە ئێمە ئاگادار بین سەردانی وڵاتی تورکیا، رووسیا، کوێیت، غانا، باشووری ئەفریقا و چەند وڵاتێکی دیکەشی کردووە. بەڵام ئەم جاریان ساڵی 2018 میوانی ئێوەیە لە هەرێمی کوردستان و داوا لە بەڕێز دەکەین بفەرمێت بۆ خوێندنی قورئانی پیرۆز پێکەوە بە گەرمی بە خێراتنی قورئان خوێنی بەناوبانگ شە ڕەجای بکەین. شيخ سنجر بارك الله بك، من مثلي لا يحق له أبدا أن يقيم من هو مثلك. أنت جدير حقا بلقب عبد الباسط الكردي، بارك الله بأنفاسك. محبة واحترام أفريقيا وأهلها أمر متأصل في الثقافة والتربية الإسلامية، فكل مسلم ما أن يسمع بأفريقيا حتى يتذكر مباشرة الجملة الشهيرة أحد أحد، والتي قالها الصحابي الجليل بلال الحبشي رضي الله عنه. أفريقيا أرسلت إلينا اليوم موفدين، الأول من مصر والثاني من تنزانيا. سنستمع له الآن وهو يتلو آيات من الذكر الحكيم الشيخ رجاء أيوب. السلام عليكم ورحمة الله وبركاته. أعوذ بالله من الشيطان الرجيم. بسم الله الرحمن
وكفى بالله حسيبا. ما كان محمد أبا أحد من رجالكم ولكن رسول الله وخاتم النبيين وكان الله بكل شيء عليما. يا أيها الذين آمنوا اذكروا الله ذكرا كثيرا وسبحوه بكرة الذين يبلغون رسالات الله ويخشونه ولا يخشون أحدا إلا الله. وكفى بالله حسيبا. وكفى بالله حسيبا. ما كان محمد أبا
هو الذي يصلي عليكم وملائكته ليخرجكم من الظلمات إلى النور وكان بالمؤمنين رحيما. تحياتهم يوم يلقونه سلام وأعد لهم أجرا كريما. تحياتهم يوم يلقونه سلام وأعد لهم أجرا كريما. يا أيها النبي إنا أرسلناك شاهدا ومبشرا ونذيرا وداعيا إلى الله وداعيا إلى الله بإذنه وسراجا منيرا. يا أيها النبي إنا أرسلناك شاهدا ومبشرا ونذيرا وداعيا إلى الله وداعيا إلى الله بإذنه وسراجا منيرا. وداعيا إلى الله بإذنه
ولا تطع الكافرين والمنافقين ودع أذاهم وتوكل على الله وبشر المؤمنين بأن لهم من الله فضلا كبيرا ولا تطع الكافرين والمنافقين ودع أذاهم وتوكل على الله وكفى بالله وكيلا وكفى بالله وكيلا وكفى بالله وكيلا الله أكبر ولله الحمد بسم الله الرحمن الرحيم والضحى والليل إذا سجى لا إله إلا الله والله أكبر ولله الحمد بسم الله الرحمن الرحيم والضحى والليل إذا سجى ما ودعك ربك وما قلى وللآخرة خير لك من الأولى ولسوف يعطيك ربك فترضى ألم يجدك يتيما
الله الرحمن الرحيم بسم الله الرحمن الرحيم والضحى والليل إذا سجى والضحى والليل إذا سجى ما ودعك ربك وللآخرة خير لك من الأولى ولسوف يعطيك ربك فترضى ألم يجدك يتيما فآوى ألم يجدك يتيما فآوى ووجدك ضالا فهدى ووجدك عائلا فأغنى فأما اليتيم فلا تقهر وأما السائل فلا تنهر وأما السائل فلا تنهر ألم يجدك يتيما فآوى ووجدك ضالا فهدى ووجدك عائلا فأغنى فأما اليتيم فلا تقهر وأما السائل فلا تنهر وأما بنعمة ربك فحدث صدق الله العظيم سپاس بۆ ئامادەبوونتان بەڕێزان ئەو بەڕێزانی کە بەشداریان کردووە لە فستیڤالەکە پێنج خۆران خوێن نێوەکو سپاسێک بۆ بەڕێستان بفەرمون بۆ سەمەنەسا تا سپاسی بەڕێستان بکەین سبەینی ئینشەڵا لامان کاتە لەمان شوێنە بەشی دووەمی فستیڤالەکە بەردەوام دەبێت بە بەڕێزان قورئان خوێنان بفەرمون بۆ سەمەنەسا تاوەکو پێکەوە سپاسی بەدەدای بکەنەوە
سپاس بۆ هەموو لایەک سپاسن بڵێت شكرا جزيلا لكم أيها الحضور الكريم. غدا إن شاء الله في نفس الموعد وفي نفس المكان نلتقي على بركة الله تعالى. أستودعكم الله الذي لا تضيع ودائعه. في أمان الله.